کەسێک چاکەی لەگەڵا کردی بەرامبەرەکەی چاکەی لەگەڵدا دەکاتەوە خوا بە زۆر کەسی بەخشیوە بەڵام قورئان دەفەرمێ کەسێک خراپەی بەرامبەر کردی تۆ بەسە دەرونی خۆت ئازاڵبی و بتوانی چاکێ بەرامبەر بکەیەوە ئەم مەدالیە گەورە زێڕینە بەس یەکراوە بە یەخەی دوو کەسە لەلایەن خواوە خوا خۆی پێبەخشیوە یەکەمیان وما يلقاها إلا الذين صبروا ئەو کەسانەی کە خۆراگرن ئەو کەسانەی کە خۆراگرن کە خۆیان پێ کۆنتڕۆڵ دەکرێت کە بەسەر نەفس و دەرونی خۆیان دازاڵ دەبن بەیانی ڕۆژی هەینی جەژنی قوربانە ئیتر تۆ کەسێکە ساڵێکە مەرحەبایی نەکردووی بەخوا غەدری لێ کردووی زەممی کردووی لەوە چێ بوختانی بۆ کردبی مافی خواردبی خەریکە ناحەزیەکەی نێوانی تۆ ئەو گەورە دەبێ بەسەر دەرونی خۆت ئازاڵ دەبی ئەڵێ ئەم بەیانێ من یەکەم جار بە تەلەفۆنیش بێ ئەگەر نەشمە ماڵی جەژنە پیرۆزەیەکی لێ دەکەم نامەیەکی دانیکەم بۆ دەنێرم خواگەر بۆم گونجاو کاتەکە گونجاو بوو کاتی ئەویش گونجاو بوو سەردانێکی ماڵیشەوە دەکەم هەر لە دەرگا چکلیاتی جێژنەکە هەڵناگرم دەچمە ژوورەوە چەند ساتێکیش لە لای دادەنیشم ڕووی خۆشیشی نیشان دەدەم لاپەڕەی کۆنیش باز ناکەم ئەمە تۆ بەسەر دەرونی خۆت ئازاڵ بووی ئەمە بە هەموو کەس ناکرێت ئەوە خوا تۆی خۆش ویستووە کە لە سەبەڕووی لەو کەسانی کە ئارامگرن کە بەسەر دەرونی خۆیان دازاڵ دەبن وەیە زانایان فەرموویانە ئینەمە الدونیا سەبر و ساعە خەڵکی نەبزانن دنیا ئەو کەسە دەیباتەوە کە بۆ سەعاتێک سەبر و ئارامی هەیە یعنی تەنها ئەم سەعاتە بەسەر دەرونی خۆت ئازاڵ بوویتایە ئەو بەیانی جێژنە بزانە ئەو نەفس و شەیطانەی ناو ناخت هێشتا لەگەڵ تایەوهانت دەدا وەکو چۆن کاتێک کە ئیبراهیم دەویست فەرمانی پەروەردگار جێبەجێکا و جگەر گۆشەی خۆی سەر بە ڕێ شەیطان دەیگوت نەکەی خەونەکەت درۆیە بە قسەی خوا مەکە جەرگی خۆت مەسووتێنە دەچوە لای هاجرە خاتوونی دایکی ئیسماعیل بە هەمان شێوە دەچوە لای ئیسماعیل دەیگوت بە قسەی باوکت مەکە دەستیمی فەرمانی خوا مەبە ڕۆح شیرینە لە پێناوی چەدا گیانی خۆت بەخش دەکەی بەردەوام شەیطان لەگەڵ یەک بە یەکی ئێمەشە ئاوا هەیە تەلەفۆنەکەت بەدەستەوەی تەلەفۆن بکەی بۆ کەسێک کەوا خۆشی ناوی کە خۆشت ناوێ ئەتەوێت لاپەڕەیەکی سپی لە جەژنی قوربان لا هەڵدەیەوە شەیطان دڵێ نەکەی صبر و ساعة إنما الدنيا صبر و ساعة دنیا ئەو کەسە دەیباتەوە کە بۆ ساتێک ئارامی هەیە ناوەڵە ئارام دەگرم شەیطان بە نەفرەت بی تەلەفۆنەکەت هەر بکە لە ڕێگادای دڵێ مەچۆ بۆ ماڵی وەرە تۆ حەقت چییە دوو جار نایەتە ماڵت جارێک سەردانی مەکە بڵێ من ئەگەر هیچ کێشەم لەگەڵ یان نەبوو ئێستا جەژنی قوربان هیوا هەیە لەوانەیە دوو ماڵ نەچێ الحەمدوللا دڵ و دەرونی کەسی ئازار نەداوە کەس بە ناحەزی خۆی نازانێ لە مەسافەی ئەو جەژنی قوربانە بۆ ئەو جەژنی قوربانە هەز ناکات ناریەکی لەگەڵ خەڵکانێکە هەبێ خواگە بچێ باشتر سەردانەکە سیلەی ڕەحم نوێ دەکاتەوە هاوڕێیەتی زیندوو دەکاتەوە بەڵام ئەگە بۆشی نەگونجا لاپەڕەکان هەر سپین ئازا ئەو کەسەیە بۆ ساتانێک بەسەر خۆیان زاڵە لەگەڵ کەسێکە کە لاپەڕەکەی نێوانیان ڕەش بۆتەوە بە ئاوی لێبوردەیی بە ئاوی سڵاوێکی گەرم بە ئاوی جەژنە پیرۆزەیەکی پڕ بەدڵ لاپەڕەکە خاوێن دەکاتەوە